دەرسەکە پێناسەی پێنجپایەکانی ئیسلامە کە کتێبێکی زۆر مختصرە دانراو بۆ خوێندن لە ناوەندی دراساتی ئیسلامی کە مختصرەکەی نیدایە کە باسەکان دەربارەی شایەتمان و نوێژ و ڕۆژ و زەکات و حەج بە پشتیوانی خوای پەروەردگار لەمەوە دەست پێەکەین. ئەم ئاستە کە دانراوە لە ئەسڵە بۆ ئەو کەسانەیە کە تاکو سەی ناوەندیان خوێندووە 9 ساڵ خوێندن یان ئەو کەسانی هەروەندیان خوێندووە بەڵام دوور کەوتنەوە لە خوێندن یان ئەوانەی کە تەمەنیان 15 و بەرەو ژوورە. عادەتەن ئەوانەی کە لە 18 بەرەو ژوورە بێ ئیمتیحانە درێ ئیمتیحانەکەکەن دوایی ئەچنە ئامادەی ئامەدی ئیسلامی کە وەکو سانەویە 3 پۆلە. لە خوار ئەم نیدایەشەوە خوێندنێکی تری سەرەتایی هەیە پێوترە سەدا واتە سەرەتایی دیراساتی ئیسلامی کە 2 پۆلە عادەتەن ئەوانەی کە تەمەنیان 10 و 11 و 12 ساڵە لە پۆلی 1 ئەبن ئەوانەی کە تەمەنیان 13 و 14 و 15 لە پۆلی 2 ئەبن ئەوەش چەند دەرسێکی تر ئەخوێنن عادەتەن.